بینەرانی عزیز تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئاستی پێشکەوتنی نەشتەرگەریەکانی چاو بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە زۆر بەڕێز دکتۆر دلێر کەریم پسپۆڕی واری نەخۆشیەکانی چاومان لەگەڵە لە هەڵەبجەوە. دکتۆر سڵاوی خوا لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێستا نەشتەرگەری چاو یا چه جۆرە نەشتەرگەریەکی چاو لە هەڵەبجە ئەنجام دەدرێت؟ سڵاو لە ئێوە، سڵاوی خوا لە هەموو بینەرەکانیشتان. بەنسبەت بواری چاو لە هەڵەبجە ماوەیە کە ئێمە نەشتەرگەری ئەەکەین لە پارێزگای هەڵەبجە و چەند نەشتەری گەرەیەکمان کردووە. ئەم فترەیە بەرەو پێشتوونی باشی بەخۆیەوە بینیوە لە بواری چاوە. پێشتر ئێمە ساڵی پار و پێرار و چەند ساڵێکە نەشتەرگەریمان ئەکرد، نەشتەرگەری بە تایبەت گۆشتی زیایە و نەشتەرگەریە سووکەکانی چاومان زیاترە کرد و نەشتەرگەری ئاوی سپیمانە کرد بە جۆری تەقەڵ، ئەوەی کە پێشتر شوێنەکانی تر کراوە بە هۆی نەبوونی جیهازی ئامێری فاکۆوە. نەشتەرگەری ئاوی سپیمان بە فاکۆ نەکردووە، بەڵام ئەم ساڵ لە سەرەتای ساڵەوە تقریبەن ئامێری فاکۆمان بۆ هاتووە. نەشتەرگەری ئاوی سپیش ئەوە هەفتەیە کە دەستمان پێ کردووە. وردە ئەو نەشتەرگەریەش بە بێتەقەڵ و بە بەنجی مۆزوعی لە هەڵەبجە شەکری وەکو پارێزگەکانی تری کوردستان و عێراق نەشتەرگەری ئاوی سپی ئەەکەین. ئەتوانین نەشتەرگەریەکانی چاو تقریبەن زۆربیان بکەین لە پارێزگای هەڵەبجە. هەموو نەشتەرگەریەکان تقریبەن تا ڕادەیەکی باش پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە و خزمەتگوزاری بە تایبەت لە بواری چاوە بەرەو پێشتوونی باشی بەخۆیەوە بینیوە لە هەڵەبجە. زۆر باشە. کەواتە کاک دکتۆر لە ڕووی تیمە پزیشکی و پسپۆڕیەکانەوە و هەروەها ئامێرەکانی پێویست بە نەشتەرگەریەکە لە هەڵەبجەیە چەندە و چۆنە وایە ئەم نەشتەرگەریانە لە ناو نەخۆشخانە حکومیەکان دەکرێت یاخۆت بۆ نمونە تیمی تایبەتی پزیشکی هەم ئەهلی هەم لە شوێنی ئەهلیە دەکرێت؟ نەشتەرگەری چاو تەنها لە نەخۆشخانەی حکومی ئەتوانین ئامالیات بکەین، نەشتەرگەری بکەین، چونکە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلیمان تایسە لە هەڵەبجە نییە. هەموو نەشتەرگەریەکان زیاتر لە نەخۆشخانەی حکومی ئەکرێ، بەڵام پێشتر وەکو بەهۆی نەبوونی ئامێری پێویست بۆ زۆر نەشتەرگەری وەکو ئامێری فاکۆ بۆ نەشتەرگەری ئاوی سپی، ئەو نەشتەرگەریانە زیاتر نەخۆشەکان یان ئەوە تا ڕویانە کردە سلێمانی یان هەمووشمان تەقدیم کردووە بە حکوومەت کە ئەو ئامێرانەش پێویستن. نەشتەرگەری مەتایبەت ئاوی ڕەش ئامێری تری ئەوێ، نەشتەرگەری لەیزەر ئەوەنێکی پێوترێ جۆری لەیزەر و ئەو نەشتەرگەریانی کە بۆ دوای ئاوی سپی پەردەی پشتی عەدەسە و ئەوانە پێویستی بە لەیزەر هەیە. ئەوە نزیکەی تقریبەن ئێمە کە حسابمان کردووە لەوە چێ نزیکی 75 ئامێرمان دیاری کردووە بۆ ئەوەی کە بتوانین وەکو سنتەرەکانی تری پارێزگاکانی کەی عێراق و هەرێم بتوانین سنتەرێکی چاو دابنین، ئەوانە پێویستە دابین بکرێ. ئەوە چەند ساڵێکیش ئێمە تەقدیمی بەڕێوەبەراتیمان کردو ئەو ئامێرانە. وردە هەستەکەم لە ئەم ساڵەوە بەرەو پێشتوونێکی باش هەیە و هاوکاریکی باشیش هەیە لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجەوە بۆەوەی ئەو ئامێرانە وردە دابین بکرێ ئینشەڵڵا. زۆر باشە کاک دکتۆر. کەواتە نزیک بە 75 ئامێری کە باست کرد ئەگەر بۆتان دابین بکرێ، ئاستی ئەو کاتە بۆ نمونە نەشتەرگەریەکانی چاو یا خزمەتگوزاریەکان بە نەخۆشیەکانی چاو لە پارێزگای هەڵەبجەیە لە چه ئاستێکدایە و ئەو کاتە پێویست دەکا خەڵک ڕووکاتە سلێمانی یاخۆت ئێران بۆ نەشتەرگەریەکان؟ ئەو ئامێرانەی کە ئێمە دیاریمان کردووە لە لیستێکدا تەقدیمی بەڕێوەبەراتیمان کردووە، ئەوانە ئامێرە بنچینەیەکانن، یعنی وەکو هەر سنتەرێکی تری دنیا وەکو سنتەرەکانی تری هەرێم لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، ئەوانە پێویستە و ئامێرە بنچینەکانیان پێوترێ بۆ نەشتەرگەری چاو، یعنی هەر نەخۆشخانەیەکی چاو پێویستە و ئامێرانی هەبێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکە. ئێمە تەنها چەند ئامێرێکی کەمان تایسە پێگەشتووە، ئەوانەمان هەبێ بە تەئکید ئەتوانین خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکەین و باوەڕ ناکەم هیچ نەخۆشێک پێویست بکە کە بۆ دەرەوەی وڵات بڕوایان بۆ پارێزگاکانی کەی هەرێم بچێتە دەرەوە، هەمویان ئەتوانین لێرە نەشتەرگەریان بۆ بکەین و خزمەتگوزاری چاویان پێشکەش بکەین. زۆر باشە. بە جۆرە لە جۆرەکان هاوڵاتیان زۆر جار لەگەڵ کەرتی تەندروستیە بێمتمانەی دروست دەبێت بە تایبەتی لای هاوڵاتیان. ئەم تیمە پزیشکی کە لەوێ نەشتەرگەریەکانی چاو دەکا یا خۆت نەخۆشیەکانی چاو دەبینن
یا ئەو خزمەتگوزاریانەی کە لەوێ کردوتانن لەسەر نەشتەرگەریەکانی چاو تا چۆنە متمانەی بەخشیوەتە نەخۆشەکانتان و ئێستا ئەگەر شتێک یان نەشتەرگەریەک لە هەڵەبجە بکرێت ڕەنگە نەخۆش ئیدی متمانەی بە شوێنەکەیەوە هەبێت و نێتە سلێمانی یان نەچێتە ئێران. من لە توانای دکتۆرەکان و ستافی پزیشکی و کارمەندەکانی خۆمان دڵنیام و هیچمان کەمتر نییە لە هیچ شوێنێکی تری دنیا لە هیچ پارێزگایەکی تری هەرێم ئەتوانین هەموو ئەو نەشتەرگەریانە بکەین کە لە شوێنەکانی ترەکرێ بگرە بە زیادیشەوە. یعنی ئێمە من خۆم لە توانای خۆمان دڵنیام و دکتۆری خۆمان هەموو ئەو جۆرە نەشتەرگەریانە توانێ بکات. بەڵام بەداخەوە چەند ساڵێکە هەڵمەتێکی زۆر ناشرین بۆ ناشرینکردنی تەندروستی و پزیشکی خۆمان و تەندروستی بە شێوەیەکی گشتی بەڕێوە ئەچێ. ئەمە ڕوویەکی ناشرینی تا ڕادەیەک تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندن دەوریتیای هەبووە و بێمتمانەی هاوڵاتیانی خۆشمان ئێمە ئەبێت کەمێک لە هاوڵاتیانی خۆشمان بکەین کە باوەڕیان بە تواناکانی پزیشکی خۆمان نییە. زۆر جار پزیشکێکی بیانی کە بەو شێوەش نییە ئەو جۆرە دڵسۆزی نییە کە پزیشکی خۆمان هەیەی یان توانای بەو شێوەش نییە ئەیهێنن ینی زۆر جار ئەکرێ بە شتێکی زۆر گەورە و لە ئاسڵی شاوان نییە. ئێمە زۆربیان ئەناسین و ئەو دڵسۆزیان نییە بەلایەنی کەمە ئەو دڵسۆزیان نییە کە بۆ نەخۆش پێویستە هەبێت. لەبەرەوە ئێمە گەر ئامێرمان هەبێت ئەتوانین زۆر لەوان زیاتر ئیش بکەین و چەند نمونەیەکیشمان پێش کردو بەڕاستەکەی لەم بینەی پێشوە ئەتوانین کار لەوە سەر ئەوە بکەین متمانە بۆ هاوڵاتیان بگەڕینەوە و متمانە بۆ کەرتی تەندروستی بگەڕینەوە. ئەگەر حکوومەت هاوکار بێت و هاوڵاتیانیش لەگەڵمانە هاوکار بن تا ڕادەیەک ئێمە گلەی لە هاوڵاتی ناکەین لەبەرەوەی تایسە ینی شتێک نەبووە بەڕاستی خزمەتگوزاریی وا نەبووە. بەڵام ئەتوانین وەردە ئیشەکانی خۆمان بکەین و ئەو متمانەیە بگەڕێنەوە ئینشەڵا لە فترەی داهاتووە. زۆر باشە کاکتۆر هیچ جامارێک هەیە لەوەی لە ماوەی ڕابردوودا چەند نەشتەرگەریتان ئەنجام دابێت؟ ئێمە کوتم ئەم هەفتەیە دەستمان کردو بە نەشتەرگەری ئاوی سپی بە ئامێری فەیکۆ ئەوەی کە لە هەموو دنیا ئێستا بە ئامێری فەیکۆ ئیشەکرێ بە تەقەڵ ئیش ناکرێ بۆ ئەمەلیاتی ئاوی سپی. ئەو ئامێرەمان ئیش پێ کردووە و هەفتانەی تر ئەتوانین لەمە لە ئامێری فەیکۆ بەکاربێنین بۆ ئەمەلیاتی ئاوی سپی و لەم فترەی پێشوشە چاندنی گلێنەمان کرد بۆ نەخۆشێک کە نەشتەرگەریەکی تا ڕادێکی زۆر قورسە و زۆربەی نەخۆشەکانمان ئەچوونە دەرەوەی هەرێم ئەچوونە ئێران ئەچوونە وڵاتەکانی تر بۆ چاندنی گلێنە. ئێمە هەر لەم سێ هەفتەی پێش و توانیمان نەشتەرگەری چاندنی گلێنەش بکەین. بەڵام پێویستە ئەم شتانە هەوڵی سەرەتاین پێویستە پەرەی پێ بدرێ و زیاتر بکرێ. ئەو نەشتەرگەری چاندنی گلێنەیە چۆن بووەوە ئایا ئەمە شتێکی باش نییە بۆ هەڵەبجەکە نەشتەرگەری تێدا ئەنجام درراوە پێویستان چی هەیە بۆی کە ئیدی متمانە لای هاوڵاتیان دروست بکرێت کە بۆ نەشتەرگەری چاندنی گلێنە ڕوونەکەنە سلێمانی یاخۆت بە تایبەتی وڵاتی ئێران؟ ئێمە ڕاستەکەی سێ هەفتە لەمەوە پێش من لە نەخۆشخانە دەوامم هەبوو لە ئیستیشاری بڵین لەلایەن کارمەندێکی خۆمانە ئاگادار کرامەوە کە نەخۆشێک هەیە نەخۆشێک تەمەنی 20 ساڵ کوڕێکی گەنجە تەمەنی 20 ساڵە و بۆ ماوەی زیاتر لە ساڵێک بێهۆشە لە ماڵەوەیە و بۆ ئێمەش بۆ پشکنین ڕاستەکەی پێویستمان بە ئامێری تایبەت هەیە بۆی پشکنینی چاوی پێ بکەین. نەخۆشەکە نەیەتوانی بێتە دەرەوە بۆی لە وەکو نەخۆشێکی سروشتی بێتە کلینیکیان بێتە نەخۆشخانە بۆی فحسی چاو بکرێ. لەبەرەوە بە کارمەندەکەم وت ڕستمی چاوەکەیم بۆ بنێرێ بۆ دواییوەڕۆکەی ڕستمی چاوی نەخۆشەکەی بۆ ناردم کە سەیرم کرد گلێنەی کون بووە لە ئەنجامی زیاتر بەرکەوتنی بۆ دەرەوە گلێنی چاوی وشک بۆتەوە و گلێنی چاوی کون بۆ و ڕەشێنی چاوی هاتۆتە دەرەوە لە کوونەکەەوە و ئەمە حاڵەتێکی کتوپڕە ینی پێویستە بە پەلە ئیشی بۆ بکرێ. بەڵام بەهۆی نەبوونی گلێنەوە ئێمە نەمانتوانی بەڕاستی لە یەکەم ڕۆژە ئیشی بۆ بکەین کە ڕستمی نەخۆشەکەم بینی خۆم شەو سەردانم کرد لە ماڵی خۆیان کە سێوی نەخۆشەکەم کرد و پیشکەنینم بۆ کرد بیزەبەت ئەو حاڵەتە بوو کە ئێمە لی تێگەشتە بووین گلێنی چاوی کون بوو بۆ ڕەشێنەکەی هاتبووە دەرەوە. ئەم حاڵەتە بە ئینگلیزی پێڵن ئایرس پرۆلاپس ئەمە یەکێکە لە حاڵەتە کتوپڕەکان لە چاو و پێویستە بە پەلە ئیشی بۆ بکرێ. من بیرم کردەوە لەوەی کە نەخۆشەکە ئەگەر بچێتە سلێمانی یان هەولێر شتێکی زۆر زەحمەتە چونکە ئەو نەخۆشە
لە بێهێوەشی ناتوانانی ئەبێ بە ئیسعافی تایبەت ببرێتە هیچ هەر سنتەرێکی تربێ لەبەرەوە پەیوەندیم بە دکتۆرێکی برادرم دکتۆر دیدار لە هەولێر ئەو ڕسمەکەم بۆ نرد و قسەم لەگەڵا کرشە و ئەویش باسیەوەی کرد کە من نەشتەرگەرەکە چۆن بکەم لەوێ ئەگەر نەخۆشەکە توانی بنێری نەخۆشەکە بنێرە بۆ هەولێر بە نەشتەرگەرەکەی بۆ بکەین چونکە گلێنیان هەبوو لەوێ بەڵام من ڕاستەکەی وەکو تەکلیفم لێ کرد و وتم لەو فترەیە باش بوو دەورەیەکمان هەبوو کۆنفرانسێکی چاو هەبوو لە سلێمانی وتم تۆ سبەی نەیتە سلێمانی لەگەڵ خۆت گلێنەکە بێنە و بۆ ئەوەی خۆشم لە سلێمانی و بە سارە دێنم بۆ هەڵەبجەی شەڵا عەمەلیاتەکە لە هەڵەبجە بکەین بۆی نەخۆشەکە عەزیەت نەین و نەچێتە هیچ شوێنێکی تر ئەو زۆر بە هاوکاریەوە یعنی زۆر بە سنگێکی فراوانەوە بەڕاستی ئامادەی خۆر دێر بڕی و گلێنەکەی لەگەڵ خۆی هێنا بۆ سبەی شەوەکەی بۆ شەوی پێنجشەمە لە سلێمانیەوە هاتین لەگەڵ دکتۆرێکی بەڕێزی بەشی تەخدیر بەشی بێهۆشکاری ئەویش هەر پێشتر تەلەفۆنمان بۆ کرد و ئەویش ئامادەی خۆی نیشاندا و ئەو کارمەندانی کە لێرە بوون بەشی نەشتەرگەری لە نەخۆشخانەی عەنەب ئەوانیش پەیوەندیم پێوەکردن هەمویان ئامادە بوون پێم وتن کە کارێکی خێرخوازیە و نەخۆشێکی لەو حاڵەتە هەیە و حاڵەتێکی کتوپڕیە هەمویان ئامادەیان تیا بوو ینی سواز بەخوا کەسیان هێنیان نەکرد مشکیلیان دروست نەکرد و بڵێن کاری ئێمە نیەیان شتێک ئەوانشی کە خەفەریش نەبوون تەنانەت هەر ئامادەیان هەبوو کە بێنەوە لەبەرەوە بۆ شەوەکەی لەگەڵ دکتۆر معاز کە دکتۆری بەشی نەشتەرگەری بێهۆشکاریە لەگەڵ دکتۆر دیدار کە بەشی نەشتەرگەری چاو گلێنەی چاوچاندنی گلێنە ئەو خۆی گلێنەکەی لە ئەمریکاوە بۆ هێت لە هەولێر زەربی گلێنەکات هاتین شەوەکەی هاتین و لە نەخۆشخانەی هەڵەبجە و ئەوشمان لەبیر نەچێ بەڕاستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە وەکو شەخصی دکتۆر ئازاد و جێگرەکەی زۆر هاوکار بوون و هەموو شتێکیان ئامادە کرد لە ڕێی دابینکردنی ئیسعاف و کارمەندی تەندروستی و بەشی ئیداری نەخۆشخانەی هەڵەبجە هەمویان ئامادە بوون لەو شەوەیە و بەڕێزی شەوە زۆربەی کەناڵەکانیش ئامادە بوون و بۆ یەکەم جار بوو زەرعی گلێنەمان کرد لە هەڵەبجەیە نەخۆشەکەمان هێنا و زەرعی گلێنەمان بۆ کرد چاندنی گلێنەمان بۆ کرد و الحەمدوللا سپاس بەخوا نەشتەرگەرێکە سەرکەوتوو بوو ماوەی نیم سەعاتی پێچوو دوای نەخۆشەکە ڕۆشتەوە بۆ ماڵەوە و بۆ هەفتەی داهاتووتر بینیمانەوە زۆر باش بوو نەشتەرگەرێکە زۆر سەرکەوتوو بوو سواز بۆ هەموو لایەک کەواتە کاک دکتۆر هەوڵ و تەقاڵای پزیشکێکی پسپۆر هەمیشە باشترین هۆکارە بۆی کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکرێت کە دیارە لەو نەشتەرگەریەشە بە دەرەجەیەک هەوڵ و تەقاڵای جەنابەت بووە ئایا تا چەندە ئێستا تەندروستی هەڵەبجە یا بەشی چاوەکەی بەتایبەتی لە ئاست فریاکەوتنی حاڵەتە تەواریەکان هەیە وەکو بەشی تەواری ئێمە هەر نەخۆشێکی تەواری هەبێ بە بەشی چاو بە تایبەت ئەتوانین ئیشی بۆ بکەین زۆربەی نەخۆشەکان ئەتوانین ئیشیان بۆ بکەین بەڵام مەڕاستی لە ڕووی ئامێرەوە هێشتا کەم و کوڕیمان هەیە هێشتا زۆرمان ماوە ئامێرەکانمان بۆ دابین بکرێ چەند پزیشکێکی پسپۆرمان هەیە ئەتوان لەو بوارە ئیش بکەن ئێمە پێشتر تەنها دکتۆرێک یان دوان بووین بەشی نەشتەرگەری چاو ئێستا تقریباً 5 بۆ 6 دکتۆر دەوامەکەن لە نەخۆشخانەی چاو و لە داهاتووش ئەتوانین زیاتر ئینشەڵڵا پەرەی پێبین و زیاتر ئیش بکەین دکتۆر زیاتر یا زۆرترین ئەو نەخۆشیانەی چاو کامانن کە لە هەڵەبجەدا هەن و دیارە ئێوە ڕەنگە وەکو پزیشکێکی پسپۆڕ بینی بێتان و بەپێی ئەو نەخۆشیانە زیاترەوە پێویستان بەکام لەو جۆرە ئامێرانە هەیە گەر بتوانن لەوێ نەشتەرگەریەکە ئەنجام بدەن ئەوەی کە ئێمە زۆر تەئکیدمان لەسەر کردەوە نەشتەرگەری ئاوی سپیە چونکە بڵاوترین نەشتەرگەری لە دنیاە کە ئەکرێن نەشتەرگەری ئاوی سپێ بۆ چاو و نەشتەرگەریەکانی تر بە دوایە نەشتەرگەری خێلی چاو ئاوی ڕەش ئەنجامدانی لەیزەر بۆ لابندنی چاویلکە و نەشتەرگەری تۆڕەی چاو ئەوانش بەڕادەی دواتر لە ئاوی سپی ئێمە ئەمساڵ کە دەستمان پێکردووە ئەتوانین نەشتەرگەری ئاوی سپی بکەین وردە ئامێرەکانی تریشمان بۆ دابین بکرێن نەشتەرگەریەکانی تریش ئەتوانین بکەین ئەبێ پسپۆڕی تۆڕەی چاومان هەبێ نەشتەرگەری ئاوی ڕەش ئەتوانین بکەین نەشتەرگەری خێلی وردە ئەتوانین بکەین ئەویش نەشتەرگەری گۆشتی زیامان چەند ساڵێکە کردووە لێرە و زۆرمان کردووە تقریباً تا سەورەکەم لە شوێنەکانی تر زیاتر و ئەوەی کە زۆر پێویست بێ بۆ نەشتەرگەری چاو
نەشتەرگەری گلێنەیە ئەو لەبەرەوەی ژمارەیەکی زۆر ئێمە نەخۆشی کیمیابارانمان هەیە قوربانیانی کیمیاباران ئەوە پێویستیان بە چاندنی گلێنە هەیە تا ئێستا لە وڵاتی ئێران ئیشان بۆ کراوە ئەوەی من ئاگادارم دکتۆرەکانی ئێرانیش بناسم و پەیوەندیمان لەگەڵانە هەیە ئەوان کە نەشتەرگەری گلێنەکەن کێشەکە لە چاودێریکردنی نەخۆشەکانە ینی ئەو کە نەشتەرگەریەکە ئابێت ئەو نەخۆشە چاودێری بکرێتەوە چەنەها جار سەردانی ئێران کاتەوە ئەوە زۆر زەحمەتە بۆ نەخۆشێک بە تایبەتی خۆی تەندروستێکی باشی نییە سنگی تەواو نییە ناتوانێت هەناسە بە تایبەت بە ئامێر ئەتوانێت هەناسە وەرگێ ئۆکسسیژینی پێوەیە ئەمانە زۆر زەحمەتە تۆ مانگی جارێک یان دوو مانگ جارێک سەردانی ئێرانی پێ بکەیت و لەوێت چاودێری بکە و دکتۆرەکەی خۆی ببینێ و ئەو دکتۆرانی ئێرانیش کە من ئاگادارم زۆربیان گلەی ئەویان هەیە کە نەخۆشەکانیان نابینژێنەوە ناتوان چاودێریان بکەن لە ڕووی ئەوە زۆر پێویستمان بە چاندنی گلێنە هەیە پێویستە بانقی چاندنی گلێنەمان هەبێ ئێمە لە کوردستان ئیتر لە هەر شارێک بێ من تەسەورەکەم لە هەڵەبجە بێ باشترە چونکە ئێمە خەسخانەی کیمیابارانمان لێرە کردوێتەوە ئەگەر بتوانین چاندنی بانقێکی چاندنی گلێنەمان هەبێ ئەو کاتە هیچ پێویست ناکە نەخۆشێک بۆ وڵاتێکی تر بڕاو گلێنەی بۆ زەرع بکرێ و دوایی بێتەوە لێرە تووشی مشکلە بێت و گلێنەکەی ڕەفز بێ لەبەرەوە هەر ئەتوانین لێرە ئیشەکانیان بۆ بکەین بەس بە شەرتی ئێمە بانقی کۆرنیامان هەبێت و شتێکی ئاسانیشە شتێکی زۆر زەحمەت نییە ئەتوانرێ ئەوە زۆر بە ئاسانی بکرێ و پێویست بە ئەوە ناکە نەخۆش بچێتە دەرەوەی هەرێ ئێوە لە نەخۆشخانەیە ئەنە بتوانیتان نەشتەرگەری چاندنی گلێنە بکەن لە کاتێکە نەخۆشخانەیانە دەزانین چەندین ساڵە هەیە و کراوەتەوە و نەخۆشخانەیەکی تازە و تەجیزات نییە بە ئامێرە تازەکان یاخود بە دیزاینێکی تایبەت و ئەوەی کە دیزاین کرابێ بەڵام ئێستا نەخۆشخانەی کیمیابارانمان هەیە ئایا جگە لە گلێنەکان کە بانقێکی گلێ تایبەت بە گلێنەمان هەبێ بۆتان دابنێن پێویست بە هیچ شتێک دەکات نەشتەرگەریەکانی چاو بە تایبەتی ئاوی سپی ئاوی ڕەش چاندنی گلێنە لەوەی کە ئامێر جگە لە ئامێرەکان ساڵی تایبەتی نەشتەرگەریتان هەبێ یا خۆت بێتی تایبەت و شوێنی تایبەتان هەبێت نەخۆشخانەی ئەنە بۆکو جەنابەت وتە نەخۆشخانەیەکی کۆنە ئەو نەشتەرگاریانمان تیا کردووە تا ئێستا و هیچ کێشەشمان نەبووە تا ڕادێکی زۆر هەموو هەرچەند نەخۆشخانەکە ساڵەکانی بەرامبەر یەک و نەخۆشخانەیەکی جیاواز نییە بۆ چاو بە تایبەت ینی ساڵەکەی قەینا جیاوازە بەڵام لەگەڵ ساڵەکانی ترا تێکەڵاوە لە ڕووی بیناوە ئێمە نەخۆشخانەی کیمیاباران کراوەتەوە بەڵام لە ڕووی ئامێرەوە هێشتا ئامێری پێویستی نییە ئەو ئامێرانەی کە بۆم باس کردی وتم بە ژمارە 75 ئامێرەمان داوا کردووە ئەوانە دابین بکرێ بە تەکید ئێمە توانین نەشتەرگەری زۆر زیاتری تیا بکەین بەڵام ئەوە هێشتا و ئامێرانە تەسەور ناکەم تەواوەتی دابین کرابێ وردە ئیشی لەسەرکرێ ئەوە دابین بکرێ بە تەکید نەخۆشخانەیەکی لە ڕووی بیناوە زۆر باشە لە ڕووی ئامێرەوە هێشتا ئامێری پێویستی نییە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دلێر کەریم پسپۆڕی نەخۆشیەکانی چاو سپاس بۆ بەڕێستان کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان